ڕێکخراومان کردێتەوە ڕێکخراوی 22 نەورۆز بۆ ڕاهێنان و فێرکردنی مناڵی پێشمەرگە و شەهید و ئەنفال بێ بەرامبەر فێرکردنی زمانی عەرەبی و ئینگلیزی و کوردی لەگەڵ ئەوە ینی هەنێ تەلەبەمان هەیە لە دەرسەکان لەوانەکان زۆر زەعیفن ناتوان مامۆستا بگرن بە نرخێکی زۆر یعنی ئەم ڕێکخراوە بۆ ئەوەیە گەنلاوانمان لە هەموو چین و توێژەکان بەتایبەتنەوەی شەهیدان و پێشمەرگە و کەم ئەندام وەنەوەی ئەنفال بتوانن لەم ڕێکخراوە سودمە بن بەبێ بەرامبەر بەشداری خولەکان و فێربوون بن لە سەرەتادا دەستپێکری خولەکان بە شێوەی فێربوونی ڕاهێنانی وانەیی و پراکتیکی دەبێ بەڵام دواتر دەگۆڕێ بە شێوەی وەرشە و فێربوونی بۆ ئەوی کە بتوانن لە دەستی کارە لە بازاڕە دەستی ئیش و توانایان هەبێ.